دیارە من دانانی منیش وەک خۆم نە پلان هەبووە نە ئەوە پلانمان هەیە کە بتوانم یانەکە لەم قەیرانە ڕزگار بکەم تەنها بە حکمی ئەوەی کە یەکێک بووم لەو ئەندامانەی دەستەی کارگەڕی کە زۆرترین ماوە لە دەستەی کارگەڕی ناماوەتەوە پێشتریش پێ بۆ پێم 5 ساڵی سەرۆکی ئەم یانەیە بووم لە خولی پێشووترا بە تەکلیفی برایانیش کە لەم دەستەیە کە هەڵبژێران من مامەوە لە دەستەی کارگەڕی من بەهۆی ئەم قەیرانانەوە لە ڕەنگە لە هەموو کەسێک زیاتر ئامادەیم تیا بوو بێ کە نەتوانم چارەسەری گرفتەکان بکەم بەڵام ئێستاش من هەر کەسێک هەر وەرزشکارێکی دەربەنی خان هەر یەکێ بتوانێنەی وەرزشی دەربەنی خان لەم قەیرانە ڕزگار بکە من وەک ئەندامێکی دەستەی کارگەڕی بمێنمەوە لە دەرەوەی دەستەی کارگەڕیش خزمەت بە وەرزشی دەربەنی خانەکەم چونکە خۆم بە وەک یاریزان لە دەربەنی خانەوە پێگەیشتوم 14 ساڵ یاریم کردووە بۆیە دەربەنی خان لە تیپە ملیەکان و دوایەوە لە یانەشە تقریبا 90 ساڵیش لە نەناو دەستەی کارگەڕیانام وەک خزمەتکارێکی وەرزش بێ وەرزش ناتوانین بەڵام دەکرێت کەسێک بێ بتوانێت وەرزشی دەربەنی خان ڕزگارکە لەم قەیرانە بۆ کارەکەی پێویستەکە لە وڵاتی ئێمە لەبەرەوە میانەی ئێمە تا ئێستا نەبووە بە خاوەنی ژێرخانێکی ئابووری کە بتوانانی یانەکەی پێوە بەڕێوە بووە و پاڵپشتێکی بەهێز یا بازرگانێکی بەهێز لە پاڵپشتی نییە یا بەرپرسێکی سیاسی گەورە لە پاڵپشتی نییە ئێمە یانەکەمان یانەیەکی جەماوەریایی هەموو دەربەنی خانە ڕاستە هاوکاریمانەکریە هەندێک جار ئەدەین لە دەرگاکانی لایەنە سیاسەکان یا کەسایەتی وەرزشیەکان هاوکاریان کردوین بەڵام ئەمە چارەسەری کێشە و گرفتی دارایی یانەیەک ناکە